دکتۆر زانە ئەگەر خۆی بێ و گۆشت بخوا گۆشتە خۆی بە تاکید ئێستا بەتەکیدی گۆشت خۆم زۆر بەمام ناوەندی باشە بە معقول زۆر لە جاران کەمتر کەم خۆم شخص خۆم یەکی لەو کەسانی کار گۆشتم زۆر خوارد دوای ئەو کار ڕسەرچ شتەکانم زۆر خوێندەوە هەستم کردەوە کاریگەری زۆر خراپی هەیە لەسەر پیربوونی لەشی برۆ لەبەرەوە کەم کردەوە لەبەرەوە کەمە کردەوە ئەگەر ئێستا دکتۆر زانە پێی بڵێن ستێکێ بخۆ لە گۆشتێک ئەی خۆیت کە بۆن مناگە لە هەولێر بێ لە شێخ خەڵا و لە سلێمانی بێ لەبەر بەلەدیەکە و لە هۆک بەخۆ نازانم لەکوێ گۆشتە فرۆشن یان مەسەرەن لە ناو بازاری هەورەمان لە تێڵا بۆ سەر بڕاوە یان لە کەلارە بۆ سەر بڕاوە یان پارچەیەک گۆشت بێ کە گۆشتەکە لە نیویۆرک هاتووە بۆ تۆ کامن هەڵەبژێ بەتەکیدی بەدڵنیایە گۆشتی خۆمان لەبەرەوە گۆشتی خۆمان پرۆسسکردنی کەمترە بۆم باسکەری پێش ئەینی بەرنامەکە کەوا لای خۆمان یعنی کابرای مەسەن بۆ منە کابرای جوتیار زۆر ناڕەحەتە بۆی بتوانێت تعامل لەگەڵ مانگاکە بکە بە دەرمان و بە هۆرمۆن و بە ئەنتیبایۆتیک و ئەم شتانە لە ئەوروپا زۆر بەو کاتانەیە لە ئەوروپا کابرا ناتوانێت مانگای بەخێوکە کە وەزنەکەی 150 کیلۆ بێ وەکو لای خۆمان کە زۆربەی مانگاکانە ئەو مانگای بەخێوکە 600 کیلۆ بێ کە نزیک 1000 پاوەند بێت بۆی بتوانێت ڕووی اقتصادی و ئابوووریەوە کا زیاتر پارەپیاکاتمانە لەبەر زۆربەی کات گۆشتەکانی ئەوان دەستکاری کراوترە بڕێکی زۆر نایتریتی تایە نایتراتی تێکن بۆ ئەوی پرزەرڤتیڤ بۆی بمێنێتەوە گۆشتەکە بەڵام لە هەمان کاتە کارسینۆجێنیکە بێجگەلەوەی کەوا گۆشتەکە پڕ چکە ئەو ئیسرۆجینی کە ئیەن بە مانگەکە هەمووی لە ناوخانەکانی ئیسرۆجینی خراپ کە بە تایبەتی لە پیاوانە ئەبێتەوەی دروستبوونی مەمک ئەبێتەوەی تێکچوونی حتا کەمبوونەوەی لاوازی و توانای سەکسی لە ئافرەتە عادەکانی تێکەیە مەشاکل دروستەکە بۆی و دروستبوونی مو دروستبوونی مەسەن زیبکە لە هەموو ئەم شتانە مەشاکلی گەور دروستبوونی قەڵەوی بە شێوەیەکی زۆر گشتێک چکە هۆرمۆن ئیسرۆجینێک لە هۆرمۆنانێکەوەی دوای هۆرمۆن ئینسولین بە خەتاباردا ئەندێت مباشرەتەن دوای هۆرمۆن ئینسولین هۆرمۆن ئیسرۆجین بۆ ئەوە لەبەرەوە بە تەکیدی لای خۆمان نادیرن بیستوم ئەگەر لای ینی جوتیارەکانی ئێمە بە شێوەیەکی وا ئەوەنە یعنی بۆ بە بەرنامە بتوان دەرزیبن لە ماڵەکانە بۆی قەڵەو بنەمان و هەر ئەش ناشی بینی نادیرن تۆ مانگایەکت بینی بێت لە کوردەواری خۆمانە مانگایەکە بینی نیوتن بێت زۆر نادیرە ئەگەر مەگەر چۆن هابینی بێت لە ئەمریکا چۆنە بینەمە لە ئەمریکا و لە ئەوروپا خۆم زۆر کە سەفەرەکەم لە ئەڵمانیا زۆربەی کات ئەو مانگایەکە سەر بڕێ هیچیان لە نیوتن کەمتر نین هەر ئەسڵەن شیاو نییە ینی پێش سەربڕین ئەبێ بگاتە نیوتن کە 1000 پاوەنەکە اینجا سەریە بڕنەمانە بە هیچ قیاساتێکی خۆمان هیچ فەلاحێک لە کوردەواری خۆمانە ینی جوتیارێک ناتوانێت مانگایەک بە شتی طبیعی ئەگەر 10 ساڵیش بی هەڵێتەوە حتا ئەو کاتێ عمری تەواو بێت بتوانێت بگەێنێتە ئەو کێشە کەواتە من واتێگەم دکتۆر زانە ئەگە لە وڵاتی خۆمانە بە گۆشتی سوورەخوا بەڵام کە سەفەرکە خۆی لە گۆشتی زۆر خۆمە پارێزم بە تایبەتی لەوانەیەکەوە فاستفودەکانە لەوێش گۆشتی بایۆ هەیە طبعاً گۆشتی کە هەیە لەسەر لە فەلاحی گۆشتی بایۆکاتە گۆشتەکەی خۆمان گۆشتی کوردەواری گۆشتی بایۆ ئەوان بزۆ مانگایەکە لە جاتیەوەی کەوا نیوتن بێ لە 150 کیلۆ و بە هیچ شتێکی طبیعی هەموو خواردنەکانی طبیعی ئێنێ و دەرمان و هۆرمۆنی نایەنێ و جیاوازی نرخی گۆشتی بایۆ کە گۆشتی کوردەواری خۆمانەکە لەگەڵ گۆشتی ئەوەی نیوتانەکە کیلۆی ئەویان بەچەنە تقریباً کیلۆیەک لە ئەوروپا لە بینی لە 12 یۆرۆیان گۆشتی نۆرمەڵ کیلۆیەک لێ بە 35 بۆ 40 یۆرۆ نزیک 2 قاتونی و بۆ 3 قاتەکە کە زۆر زۆرگرانە بۆ زۆر کەس ناتوانێت بخوات